هەر سبەی پێنجشەمە لە درێژەی یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی ناوی کوردستان لە یەکێک لە بێسترین یاریەکانی ئەم هەفتەیە و لە دێربی شاری هەولێر یانەی هەولێر میوانداری پێشمەرگەکەی دەکات. یاریەکە لە سەر یاریگایەکەمی فرانسۆ هەریری بەڕێوە دەچێت لە کاتژمێر 30 خولەکی دواییەوە هەردوویانەش پێش ڕوبەڕووبوونیان لەگەڵ یەکتر بە 24 کاتژمێر دوای مەشقوڕانانەکانیان ئەنجامدا. یانەی هەولێر لابار و دۆخێکی باشدا لە بەرەوەی زیاتر لە نیوەی تیپەکەی لاو توانیوێتی لە دوو یاری خۆی سەرکەوتن تۆمار بکات بەرامبەر بە شێروان و زاخۆ. یانەی هەولێر بۆ ئەم یاریە تاو ئامادەکارێکی کردووە و کۆتا مەشقی لە نێو یاریگای خۆی ئەنجامدا بە ئامادەبوونی تاوی یاریزانەکانی جگە لە ئەحمەد حەسەن کە بەوەی نەخۆشیەوە دابڕەوە. هەولێر لە کۆی چوار یاری خاوەنی 7 خاڵە 2 سەرکەوتن و یەکسانیەک و شکستێکیە. یانی پێشمەرگە هەولێریش دوایەوەی 2 هەفتە بوو دابڕابوو لە سەرکەوتن هەفتەی ڕابردوو بە سەرکەوتن بە سەرانی هەندرێن خۆی لەگەڵ هەندرانی ئاش کردەوە. پێشمەرگە هەولێر بۆ میاریە دو ئامادەکاری لە سەر یاریگای برایەتی ئەنجامدا و تەنها لە توانەکانی فەرەنگوریا بێبەش دەبێت بۆی کارتەکانەوە. پێشمەرگە هەولێر تەنها سێ یاری ئەنجامداوە بە 2 سەرکەوتن و شکستێک خاوني 6 خاڵە و لاخانی 6 دێت. يعني احنا استعداداتنا دائما بغض النظر عن الفريق اللي نلعب وياه هي نفس الاستعدادات والتركيز، ودوري كردستان دوري كل الفرق به مهمه، كل الفرق به قويه، خصوصا اللاعبين مستويات اللاعبين متقاربه. فريق بشمركة اربيل فريق جيد، بطل دوري، ربحان المباراه الاخيره، بصراحه المباراه مهمه وصعبه علينا جدا. يعني نحاول انه يعني نحصل نتيجه ايجابيه بهاي المباراه ونواصل انتصاراتنا. احنا صار مباراتين متتاليه ربحانين. پاژەوەی کە دۆڕانمان لەگەڵ یانی زاخۆ دانیشتین یعنی دەتوانم بڵێم کەش و هەوایەکە زۆر باش نەبوو چونکە لە دوای دۆڕان دانیشی کەمێک زەحمەتە بە سوپاس بەخوای گەورە لە یاری هەندرێن توانیمان سەرکەوتن بەدەستبێنین. ئێستا کە دەتوانم بڵێم یاریزانەکان هەمیان ئامادەن تەنها یاریزانێکمان نەبێ فەرهەنگووری ئاویش بەهۆی بوونی کارتی سوورەوە ناتوانانی یاری بکاتن بەڵام یاریزانەکانی تر هەموو ئامادەنە. ئێمە سەرەتای هەموو هەفتەیەک کە لەگەڵ هەڵچێ یاریمان هەبێتن خۆمان ئامادە دەکەین. لەلایەنی ئێمەوە هیچ حساسیتێک نییە لەگەڵ یانەی هەولێر. دەتوانم بڵێم یعنی ئینشاءڵڵا یاریێکی خۆش دەبی بۆ جەماوەر.